الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. بێگومان ئەمڕۆ ڕۆژی 12 ربع الأول و ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوایە صلی الله عليه وسلم. ئەو یادە لە هەموو مسلمانان پیرۆزەکەین و دوعاکەین خوای گەورە بمان کاتە یەکێک لەوانەی کە وبەر شەفاعەتی پێغەمبەر ئەکەوی صلی الله عليه وسلم. دیارە یادی لەدایکبوونی پێغەمبەر وەکو وەسیلەیەک بۆ زیندووکردنەوەی ئەو یادە و شارەزابوون لە سیرەت و ژانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پێویست ئەزانین. دیارە ئێمە ئەبێ بزانین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن معاملەی کردووە لەگەڵ ماڵ و منداڵی، چۆن معاملەی کردووە لەگەر بچووک، چۆن معاملەی کردووە لەگەر گەورە، لەگەر پیر، لەدەسەڵات، چۆن ڕوبەڕووی زوڵم و ستەم بۆتەوە. ئێمە ئەکرێ لە سیرەت و لە باسکردنی سیرەت و ژانی پێغەمبەری خوا بەهرەمەند بین تا بتوانین مرۆڤێک بین وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە موقف بین. دارە ئێمە لە سەردەمێکە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا ئەکەینەوە صلی الله عليه وسلم کە خوشکان و برایانمان لە غەزا ڕوبەڕووی چەندەها زوڵم و ستەمی زۆر ئەبنەوە کە بێگومان ئەگەر مسلمانان لەسەر سیرەت و ژیان و شریعەتی پێغەمبەری خوا بڕۆیشتبانە و ئیهمالیان نەکردبایە، بێگومان کەس ئەوەی ناتوانی ئەو زوڵمە بەرامبەر بە برایان و خوشکانمان بکا لە غەزا. بۆیە ئێمە ئەبێ ئەوە بزانین کە پێغەمبەری خوا هەموو کاتژی زوڵم و ستەم بووە و بەردەوام لەگەڵ عەدالەتدا بووە و بەردەوام خزمەتی تەقدیم کردووە و بەردەوام لە خزمەتی خەڵکیدا بووە، نەک هە لە ژیانی خۆی کە لەگەڵماندا بوو لە دوای مردنیش و تا قیامەتیش بە بەردەوام خەریکە شەفاعەتمان بۆ ئەکا و بەردەوام لە غەمی مسلماناندایە. بۆیە بەڕاستی بە حەقی خۆی ئەزانین و بە پێویستی ئەزانین ئەو یادەی پێغەمبەری خوا بەرز ڕابگیرێ و ئەو یادەی پێغەمبەری خوا وەکو وەسیلەیەکی جوان تەماشا بکرێت تا زیاتر لە سیرەتی پێغەمبەری خوا شارەزا بین و لە ژیانی ڕۆژانەی خۆماندا پەیڕەوی و جێبەجێ بکەین. خەڵکی مسلمان بەگشتی ئەم یادە بەرز ڕاگری ئەوەش نیشانەی ئەوەیە کە کورد هەمیشە گەلێکی دانەبراوە لە ئاین و لە بەرنامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. وەگرینگە ئێمە لەو مانگەدا سنتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیر خۆمان بینینەوە، لەسەری بڕۆین بەردەوام بین ئاکار و ئەخلاق و ڕەوشی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە گشتکایەکانی ژیانمان بەردەستە بکەین و لەسەری بڕۆین. و ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە کاتێک خوای گەورە بە پێغەمبەر ناردی و لەدایک بوو کە دنیا سەراپای تاریکایی بوو، پێغەمبەری خوا وەکو ڕووناکێک وەکو چرایەک خوای گەورە بە دیاری و بە خەڵات بۆ ئێمەی نارد و پێویستە ئێمە خۆشحاڵ بین، دڵخۆش بین بەوەی کەەوە خوای رب العالمین ئەو پێغەمبەرەی بۆ ئێمە ناردووە. ئەو پێغەمبەرە ڕەحمەتە نەک هەر مسلمان، یعنی پێویستە غەیرە مسلمانش لەو ڕۆژەدا زۆر دڵیان خۆش بێ، کەیف خۆشی خۆیان دەببڕن، چونکە خوای گەورە فەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. کەواتە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم ڕەحمەتە لە بۆ هەموو عالەم، بە ئینسانەکانتەوە، بە حیواناتەوە، بە هەموو شتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەحمەتە لە بۆیان. طبعا خوای گەورە لە قورئانی پیرۆز پێمان ئەفەرمێ کەوە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم بکەین بە قودوە و بە ڕابەری خۆمان. و ئەو پێغەمبەر ئەگەر بیری لێ بکەینەوە تەماشای بکەین و ژیاننامەی بخوێنینەوە لێ شارەزابین، ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە هەر ڕووێکەوە تەماشای بکەی قودوە و قائید و ڕابەرە. بۆیە پێویستە ئێمە وەکو مسلمان وەکو ئومەتی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم شوێنکەوتەی ئەو پێغەمبەرە بین لە هەموو هەنگاوەکانی. ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم بکەینە ڕابەری خۆمان لە ناو خێزانەکانمان، لە ماڵ و منداڵمان، لە بۆ دەوروبەرمان، لە بۆ وڵاتمان، لە بۆ جیرانەکانمان، یعنی لە هەر ڕووێکەوە تەماشای ئەو پێغەمبەرە بکەین صلی الله عليه وسلم. دەرس و وانەیەکی زۆر زۆر گرنگدا لە بۆ ئێمە وەکو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لەبەرەوەی جیهان بەگشتی و ئێمەی مسلمان لە کوردستان بە تایبەتی پێویستمان هەموو کات و ساک بە ژیانی پێغەمبەرە و بێ ئەو ژیانە لە ژیانی ڕۆژانەی ئێمەشدا ڕنگ بداتەوە، سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانی ئێمە و ئاکار و کردار و ڕەفتاری ئێمەشدا ڕنگ بداتەوە. بەمانجی لەدایکبوونی پێغەمبەر یا بەمانجی مەولودێ زیاتر خۆمان شارەزا بکەین لە ژیانی پێغەمبەری صلی الله عليه وسلم، زیاتر خۆمان بگونجینین لەگەڵ ڕێبازی ئەو پێغەمبەرە کو پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەحمەتەن للعالەمین بووە، ئێمەش ببین بە ڕەحمەتەن للعالەمین. کو پێغەمبەر قودوە بووە، سەرمەشق بووە لە ئاکار و ڕەفتاری جوان، لە ئەخلاقی جوان کە خوا وەصفی ئەکا و ئینەکە لەعەلا خولوق عەظیم، بە ڕەفتاری جوان و ئەخلاقی جوان. ئێمەش بەشێک لەو ئەخلاقە جوانە، لەو ڕەحمەتە کە خوا فەرمی ڕەحمەتەن للعالەمینە لە ژیانی خۆماندا ڕنگ بداتەوە. ئێمەش ببین بە ڕەحمەتەن للعالەمین
ئێمەش لە ڕازگۆییدا لە کردار و ڕەفتاردا لە کڕین و فرۆشتندا لە پەروەردەکردنی خێزاندا وەکو پێغەمبەر بین سەلی الله عليه وسلم بە ئومێدی ئەوەین ئەو یادا ببیتە هەوێنی برایەتی و تەبایی ببیتە مایی خێر و خۆشی لە بۆ ئێمە و مسلمانان و ئومێدیش ئەکەین خوای پەروەردگار لێ ئەپاڕینەوە لەو مانگە پیرۆزەدا دوعامان قبول بکە ئەو زوڵم مستەمەی لەسەر برایانی مسلمانمان هەیە لە غەزە ئەویش هەڵی بگرێ دەستی کافران و جوولەکە لەسەر مسلمانانی غەزە ببڕێت یا ڕەبی خوایە لە بۆ خاتری خوایەت و عەزەمەتی گەورەی و جەلالەت و میرەبانی خۆت کەی ڕەحمەیان پێ بکەی لەو زوڵم مستەمە نەجاتیان بدەی. ئەمڕۆ پێویستە لەسەر هەمومان کە ڕێچکەی پێغەمبەرمان محەممەد صلی الله علیه وسلم بگرینە بەس لەبەر هەندێک خوای گەورە کە پێغەمبەری نازل کرد پێشی پێغەمبەری صلی الله علیه وسلم زوڵم و زۆرێکی لە ئینسانیەت ئەکرا لە مرۆڤایەتی ئەکرا بەڵام بەرامبەر بە ئافرەت و کە ئەو هات بەڕێزی هات بەڕاستی ئەو شتانە نەمان ئێستاش لە زۆربەی تەواوی جیهاندا بە تایبەتی غەزەی پیرۆز زوڵم لە مسلمانان نەکرێت زوڵم لە ئینسان نەکرێت ئەوە جێگای داخە کە برایانی مسلمانان لە تەواوی جیهان خۆیان کردووە بەڵام پێخۆشحاڵین بەوەی کە لە کوردستان برایانمان برایانی مسلمانان و گشت جەماوەر پاڵپشتی برایانی غەزەنە و کۆمەک ڕۆژانە خڕک ئەکەنەوە بۆ مسلمانانی غەزە.